ميتتان كامو كامن السمك والجراد، أي دمان الكبد والطحال، يعني جگەر سەپڵیش حەڵاڵە کاوە خوێنیشە، وە لە هەمان کاتیشە مردارەوە بوو حرامە. ئێستا ئێمە بە دەقی چی دوو مردارەوە بوو لەگەڵ دوو خوێنمان بۆ حەڵاڵە، بە دەقی حەدیث وایە ئاەتی لەسەر نییە، بێنایەتم بۆ بێن لەسەری نییە. کابراڵە قورئانی و جگەری ژەخوا و ماسی ژەخوا و هەمووشی مردارەوە بووە، بۆی نییە بیخوا بێ و ماسیە بڕوە لە بەحرەگا سەری بڕێ لی کاتۆن جا بێنە بیخوا، نابێت دەری کا مردار بێتەوە جا بیخوا. ئەچێ وا بکە نە ئەشی خوا سەبە پێی مەذهەبەکەی خۆی ئەو چەند ساڵە حرامە خوا ئەبێتر نەیخوا لە مەولە. جا بۆی بەڕاستی سنات شرحی قورئانت بۆکە. الله جل جلاله خۆیە فەرمێ أنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم، أي رسول الله صلى الله عليه وسلم إمام قرآن ما بوتو دابزانو بوي بو خلقي رون كيتوا كتشي دابزيو بيان تو روني كيتوا كابرا علي رون كردنوي پیغمبر صلى الله عليه وسلم لاما باش رون كردنوي كي ورگرين هي خوي ايوه خوي بيتا پیغمبر شاتمان بخوي بيني تقول اشهد ان لا اله الا الله من بز الله پرستم ايوه كي پرستم اشهد ان محمد رسول الله كوي پرستم ئیتر وەرگرتنی حرام و حەڵاڵیش پەرستنە وەکو چۆن پێرێشە و باسمان کرد. جا بۆیە بەڕاستی